سڵاوتان لەبێت بینەران، وەک دەزانن دیاردەی کوشتن و خۆکوژی و تونند و توژی لەو ماوەیە زیادی کردووە. لە پاڵەوەشدا سۆشیال میدیا و ڕاگەیاندن بەردەوام ڕووماڵ و تەختەی ئەو ڕووداوانە دەکەن کە ئەمەش بێگومان دەبێتە هۆی فراوانبوون و زیادبوونی ئەو ڕووداوانە. هەر لەبەر ئەو هۆکارانە وەزارەتی داد و داواکاری گشتی و وەزارەتی ڕۆشنبیری لە ڕێ نووسراوێکەوە هۆشداریان داوەتە دەستگاکانی ڕاگەیاندن کە هەر لایەنێک یاخود هەر میدیایەک سەرپێچی بکە بە هەڵا ئەم ڕووداوانە بگوازێتەوە ڕوبەڕووی یاسا و لێپرسینەوە دەبێت. لەسەر ئەو پرسا لەگەڵ شێروان عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی چاپ و ڕاگەیاندن و چاپ و بڵاوکردنەوە قسە ئەەکەم. کاک شێروان سڵاو دەبێت. لەسەر ئەو بابەتەی کوشتن و دیاردەی خۆکوژی و ئەوانە پێم وایە نووسراوێکتان بڵاو کردەوە. بەڵێ ئێمە خۆتان دەزانن لە هەفتەی ڕابردوو بوو وابزانم ڕووداوێکی نەخوازرا و لە هەولێر ڕوویدا لە بەنزیخانەیەک 3 کەس تووشی ڕووداوی کوشتن بوون. ئەم هەواڵە هەرزوو وێنەکەوانم و گرتە ڤیددیۆی کوشتنەکە بڵاو بووەوە و ینی بەشێکی زۆری دەستگا میدیایەکان بەڕاستی کەوتنە ژێر ئەو بابرین پێشێلکاریە یاساییە میدیایی کە نەدەبوو ئەو بابەتە بڵاو بکەنەوە، چکە بە تاکید هەموو دیاردەیەکی کوشتن یان گرتەیەکی کوشتن کاریگەری و ئاسەواری لەسەر خەڵکیتر دەبێتن، لایانی دەرونی کەسوکاری هەم لایانی دەرونی خەڵک هەم ڕەنگە کەسانێکی لاواز و نائاسایی شەبن بیرلەوە بکەنەوە ئەم حاڵەتانە دووبارە بکەنەوە. لەبەرەوە پێش ئێمە باسی لێپێچینەوە و سزادان بکەین، حەقە دەستگا میدیاییەکان خۆیان وەکو کارێکی ئینسانی و لایانی پرۆفیشناڵی میدیایی و ئیتیک و موڕاڵی کاری ڕۆژنامەگەری لەبەرچاو بگرن، خۆیان بە دوور بگرن لەو بابەتانێک کە دەبنە هۆکاری تورن و تیژی، چکەوە لە بەرژەوەندی کەسدا نییە وەکەوە وایە کە تەقە بە ئاسمانەوە بکەی دڵنیای لەوەی گولەکە دێتە خوارێ ڕەنگە لە وەختێک بە کەسێک بکەوێ، بەڵام بە تاکید تەقەکەرەکەی دیار نابێتن. لۆیە کولایەنێکی ئینسانی حەقە هەموو دەستگا میدیایەکان ئەوە لەبەرچاو بگرن بۆ داهاتوو. وەمە لەو جارە ئاگدارمانکردنەوە پێشتریش ئاگدارکردنەوەی لەو بابەتەمانە بووە، بەڵام بە دیاریکراوی ئەگەر میدیایەک بزانین بۆ داهاتوو دەست پێشخەری بکە یان لایانی یەکەمی بڵاوکردنەوەی گرتەکە بێتن یان هەر شتێکی تر کە ببێتە هۆکاری تونند و تیژی، بە تاکید گەر زانیاریمان هەبێ و زانیاریمان دەستکەوێ لێ پێچینەوەی لەگەڵ دەکەین و ڕوبەڕووی دارگای دەکەینەوە. باش، ئێستا وەکو ئێوە لەو ڤیددیۆی کە باست کرد بڵاوکراوە، ئەمە کاردانەوەژی زۆری بە دوای خۆی داهێنا ڤیددیۆی کوشتنەکە بڵاوکرایەوە. چێ بڵاوی کردەوە؟ ئێستا ئێوە زانیاریتان هەیە بۆ نمونە لەسەر ئەو ڕووداوە قسە بکەین؟ ئێمە زانیاریمان هەیە و بە دیاریکراویش ئەو دەستگایشمان ئاگدار کردەوە و بەپێی ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2014 دوای دوو ئاگدارکردنەوە ئەگەر لەسەر پێشێلکاری بەردەوام بوو ئەو کاتە ڕاستەوخۆ ڕوبەڕووی دارگای دەکەینەوە. باشە، ئەو هۆشداریەی کە ئێوە بڵاوتان کردوتەوە مەسەڵەن تا چەند سزاکان چین؟ ینی سزاکان بەپێی یاسایانەی کە وەزارەتی ڕۆشنبیری کاری پێدەکات، یاسایی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان کە بنەمای دەرچوونی ڕێنمایی ژمارەی ساڵی 2014 لەسەر یاسایی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانە، چ ئەو یاسایی کە یاسای ژمارە 35 کاری ڕۆژنامەگری کە بەشێکی تریشی لەسەر بنەمای ئەم یاسایە دەرچووە، مە هیچ سزای تێدانیەوە لێ پێچینەوەی تێدانە، تەنیا لەلایەنی دادگاوە بەپێی یاسا بەرکارەکانی هەرێم ئەو لایەنە تووشی سزا دەبێت. کەواتە ئێوە گەیشتونەتەوە بڕوایی کە گرنگجیدانی میدیا بۆ ڕووداوەکانی کوشتن و توند و توژی هۆکارەکە فراوانتر دەکات. بە تاکید ینی خۆ دنیای میدیا دنیایکی زۆر زۆر بەرفراوانە، کاریگەری ڕاستەوخۆی لەسەر دەرونی خەڵکی ڕۆژانە ئەم هەواڵانەی کە بڵاو دەکرێتەوە بێکاریگەری نییە، کاریگەری لەسەر تاکەیە، لەسەر خێزان هەیە، لەسەر کۆمەلگا هەیە، بەگشتی
بۆیە ینی دەبێ ئەو لایەنانەی کە خۆیان وەکو دەستگای میدیایی ناساندووە یان کەناڵی ڕاگەیاندنن یان هەر هۆکارێککن لە سۆسیال میدیا ئەکاونتە هەر شتێکە پەیجە مەفروزە لایانی ئەم ئینسانی و هەم لایانی پرۆفشنناڵی کارەکەی خۆیان لە بەرچاو بگرن چکە بە تاکیید هیچ هەواڵێک هیچ زانیارێک هیچ بابەتێک کە بڵاو دەکرێتەوە بێکاریگەری نابێت. زۆر سپاس کاک شێروان. سپاس بڵێ ئەمە لەسەر ئەو پرسە بوو کە نووسراوێک لەلایەن ڕێکە لە وەزارەتی ڕۆشنبیر وەزارەتی داد بڵاو کراوەتەوە هەروەها داواکاری گشتی کە میدیاکان خۆیان بە دوور بگرن لە بڵاوکردنەوەی هەواڵی ناڕاستی یاخود هەر هەواڵێک کە پاڵنەر بێ بۆ زیادبوون و فراوانبوونی دیاردەی کوشتن و خۆکوژی لە هەرێمی کوردستان. قسەی کۆتایی ڤار دەیکات.